ارتشا امریکای گریبستک نوج بو برهم آنینا چکان امزه دکه. وەزارەتی دادی ئەمریکا 17 کەس بە تۆمەتی دزی زانیاری بۆ ئێران دادگایی دەکات. گوندین گوندê şeranşeyê Herêma Kurdistanê ku di encama şerê PKK û Tirkiye de ew bi cî hiştibûn dibêjin ew niha nikarin vegerin malên xwe. محەممەد باقر قالیباف سەرۆکی پارلەمانی ئێران لەگەڵ ئەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق کۆ دەبێتەوە. جه تلفزیون کردیا دنگ امریکا ل واشنگتن پایتخت اف دمو همی دمن و باشه بینر هجا ایرو چهارشنبه 28 گلاویج سال 1726 کردیا ل برانبر 19 تباغا 1026 زاینه افکار من بفراونوری و از صالح دمیجر ام به دمجبریج ورا پیشکش دکن. عزیزان لەم بەرنامەیەدا لەگەڵێەوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهاندا دەکەین لەگەڵمان بمێننەوە. بەڵێ بینەرانی عزیز وەک هەمیشە لە سەرەتای بەرنامەکەمانەوە ڕاستەوخۆ دەچینە لای بابەتەکانی کۆشکی سپی کە لەم ساتانەدا چەندین پرسی گرنگی لە سیاسەتی ناوخۆیی و دەرەوەی حکوومەتی لە سیاسەتی ناوخۆ هەروەها لە دەرەوەدا ڕەچاو دەکا بۆ ئەوەی لە دوایین پێشاتەکانی کۆشکی سپی وەرببینەوە پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلامان لەگەڵا. هیوا ئەو کاتت باش دەمەوێت بزانم لە چەند کاتژمێری ڕابردوودا چه هەواڵێکی نوێ لە کۆشکی سپی و حکوومەتی ئەمریکاوە بڵاو کراوەتەوە. ئەو کاتت باش بەفرا و کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەردانی ئەو کرێکارانەی کرد کە لە بەشێکی کۆشکی سپیدا کار دەکەن بۆ نۆژنکردنەوە هەروەها شوێنێکی تایبەت بە نیشتنەوەی هەلیکۆپتەر دروست دەکەن لەوێدا دەربارەی ئێران و دەربارەی کۆمەڵێک پرسی گرنگ قسەی کرد. سەبارەت بە ئێران گوتی کە لە ئێستادا دانوستانێکی ئەوتۆمان لەگەڵ ئێراندا نیە، نێوانمان لەگەڵ کۆریای باکوور خۆشە، کێشەیەکی ئەوتۆمان لەگەڵ کۆریا باکوور نییە، بەڵام نێوانمان لەگەڵ ئێران ئاڵۆزە، هەرگیز ڕێگە نادەم کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هۆکاری ئەوەی گەڕاندەوە بۆ ئەوەی ئەگەر ئێران هەر دەرفەتێکی بۆ بڕەخسێت و دەستی بگاتە چەکی ئەتۆمی بێگومان بەکاری دێنێت. سەرۆکی ئەمریکا دەربارەی گەروی هورمزیش قسەی کرد و لەو بارەیەوە گوتی شەوی ڕابردوو چەندین بەلەم لە گەروەکەدا دەرباز بوون. ئێمە کۆنتترۆل و خاوەنددارەتیمان بەسەر گەروەکەدا هەیە. جاروبار درۆنێک لەوانە دەگرن کە لەوێوە هاتوو چۆ دەکەن و هەموو کەشتێک ناوێرت لەوێوە هاتوو چۆ بکات. بەڵام زۆرێک لەوێوە دێن و لە 2 هەفتەی ڕابردوودا ڕێژەیەکی نەوت دەرباز بووە. هەر ئەوەش هۆکارە کە نرخی نەوت دابەزیوە. خەڵک بۆ خۆیان بژاردەی دیکەش دەدۆزنەوە. بۆ نمونە بۆ نەوت دێن بۆ ئەلاسکا و تەکساس و لویزیانە. ئەمە لە کاتێکدایە بەفرا ئەمە لە کاتێکدایە کە وەزارەتی جانکاروە لەسەر فەرمانی سەرۆکی ئەمریکا گرنگی بە بەبەرهێنانی و بەرهێنانی چەکی زیاتر لە ناوخۆی ئەمریکا دەدرێت، هەروە فەرماندراوە کە و بەرهێنانی چەک خێرا بکرێت. ئەمە ئایا تا چەند پەیوەندیدارە بە بابەتی ئێرانەوە یاخودنا زانیاریەکی ئەوتۆ لە بەردەست نییە. لەبارەی بەرهەمێنانی چەکەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە سەیری بکەین. ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران و ئەنجامدانی گرێبەستی نوێ لەلایەن وەزارەتی جەنگەوە بۆ دروستکردنی تەقەمەنی و موشک بە بەهای بلیۆنان دۆلار سرنجی زۆر کەسی ڕاکێشاوە کە بۆچی لەم کاتەدا حکوومەتی ئەمریکا بەم شێوە بەرفراوانە کەلوپەلی سەربازی بەرهەمدێنێت. ڕاگەندنەکەی سەرۆک ترامپ و وەزیری جەنگ پیت هێکسەت بۆ بنیادنانەوەی سوپا و زیندوکردنەوەی توانایی بەرگری زۆر گرنگ بوو. ئەمەش لە پێناوی ئەوەی کە تەقەمەنی پێویست بۆ ئێستا و داهاتووش مسۆگەر بکەین.
لە مانگی هەشدا سوپای ئەمریکا بە بەهای نزیکەی 23 بلیۆن دۆلار وەبەرهێنانی لە موشەکی تۆماهۆک و نزیکەی 6 بلیۆن دۆلار لە هەردوو سیستەمی پاتریۆت و تات کردووە. ئەمەش لە کاتێکدا کە ئەمریکا بە قۆناغی نەشەڕ نائاشتی لەگەڵ ئێراندا دەڕوات و راپۆرتەکان باز لە وەستانی هەموو گفتوگۆکان لە نێوان ئەو دوو وڵاتەدا دەکەن. هەر ئەمڕۆ فاینانشیال تایمز راپۆرتێکی زۆر گرنگ و شۆکێنەری هەتا ڕادەیەک بڵاو کردێتەوە، ئەویش ئەوەیە کە لە ناوخۆی ئێرانەوە سەرچاوەکان وا پێشان دەدەن ئەگەر ئەمریکا دووبارە هێرش بکاتە سەر ئێران، ئەگەرێکی زۆر هەیە کە ئێرانیەکان ئەم جارە چەند وڵاتێکی ئەوروپی بکەنە ئامانج، ئەوانەی کە فاینانشیال ناوی هێناون یەکێک لەوانە قوبرسە. باڵێ سپاس هیوا بۆ زانیاریەکانت. هیوا سەلام، پەیام نێرمان بۆ کۆشکی سپی. بله بینر هێژا ناتۆ دەبێژە کو ئەو ئامادەیە کو هەفپەیمانیە خو بپارێزە دەمەکێدا کو هەن راپۆرت بەحسا ئێریشەکە احتیمالە ئێریشەکە ئێرانێ لە دژی بەرژەوەندیên ئەمریکا لە ئەوروپای بکە. ڕۆژنامەیە فاینانشیل تایمز دەبێژە کو ئێران هەزرا ئێریشەکە دژی ئارمانجên ئەمریکی لە هەن وڵاتên ئەوروپی دکە دناو دژی قبرس و بولغارستانê. راپۆرتا هەفکارێ me ئارش ساڵح تەماشا بکەن. بەردەوامبوونی ئێران لە ئاراستەی خۆی ئەو وڵاتی ڕوبڕووی گوشاری زۆرتری سربازی و ئابووری کردووەتەوە و بەرەو قۆناغێکی نوێ لە پراوێزکەوتنەوەی ناوچەی و نێودەوڵەتی بردووە. دوای ئەوەی ئەبوو زەبی وتی دوو موشکی بالستیکی لەلایەن ئێرانەوە بەرەو ئێمارات هاوێژراون، ئەو وڵاتە هەموو بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی و مامەڵەتداراییەکانی لەگەڵ ئێران تا ئاگادارکردنەوەی داهات و ڕاگرت. ئەم هەنگاوە گرنگە چونکە پێش شەڕ ئیمارات یەکێک بوو لە گرنگترین هاوبەشە بازرگانیەکانی ئێران. خەڵکی ئێران بەردەوام باس لە کاریگەریەکانی ئەم گوشارە ئابووریانە دەکەن و داوا دەکەن حکوومەتەکەیان ئاراستەکەی خۆی بگۆڕێت. دۆخەکە خەریکە بەردەوام خراپتر و خراپتر دەبێت. بازرگانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی دەچێت و ئەم لاوازبوونەش خۆی لە هەموو بوارەکان دەرخستووە. ئەگەر بەم ئاراستەیە بەردەوام بین، بارودۆخ خراپتریش دەبێت. بەپێی ئامارەکانی ساڵی 2024 ڕێکخراوی جیهانی بازرگانی، زیاتر لە 30% هاوردەکانی ئێران بە بەهای نزیکەی 21 ملیارد دۆلار لە ئیماراتەوە بووە. هەروەها نزیکەی 13% هەناردەکانی ئێران بەرەو ئەو وڵاتە دەچوو. بڕیاری ئەبوو زەبی لە کاتێکدایە کە واشنگتنیش ئامادەی زیادکردنی گوشاری ئابووریە. سکات بەسەنت وەزیری خەزێنەداری ئەمریکا وتویەتی هەنگاوەکان تێکەڵەیەک دەبن لە دوورخستنەوەی ئابووری و بەردەوامی گەمارۆی دەریایی بەسەر بەندەرەکانی ئێراندا. لە هەمان کاتدا مەترسیە سەربازیەکان تەنها لە کەندا و نەماونەتەوە. ناتۆ لە وەڵامی پرسیارێک دەربارەی راپۆرتێکی فاینانشیال تایمز کە دەڵێت ئێران هەڵسەنگاندنی هێرش بۆ سەر ئەمانجە سەربازیە ئەمریکیەکان لە ئەوروپا کردووە، ڕایگەیاند کە بۆ بەرگاربوونەوەی هەر هەڕەشێک لەلایەن ئێرانەوە ئامادەیە. بەرپرسێکی ناتۆ ئاماژەی بەوەش کرد کە بەرگریە ئاسمانیەکانی هاوپەیمانی پێشتر لە 4 بۆنەدا موشکی بالستیکی بەرەو تورکیا ڕاگرتووە کە لەلایەن ئێرانەوە هاوێشتراون. پەیامێک کە دەری دەخات فراوانکردنی مەیدانی شەڕ بەرەو خاکی هاوپەیمانانی ناتۆ دەتوانێت ئاستی ململانێکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بکاتەوە. وەزارەتی دادی ئەمریکا ڕۆژی سێشەممە 17 هاکەری سەر بە سوپای پاسدارانی بە هێرشی سایبری بۆ سەر سەدان زانکۆ و دامەزراوە تۆمەتبار کرد. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکاش خەڵاتێکی بە بڕی 10 میلیۆن دۆلار دیاری کردووە بۆ زانیاری لەسەر 5 لەم تۆمەتبارانە. سۆران خاتریمان لە ناوەندی هەواڵەکانی دەنگی ئەمریکاوە لەگەڵا. سۆران وردەکاری زیاتر لەسەر ئەم کەیسە چی هەیە؟
بەڵێ بەفرا وەزارەتی دادی ئەمریکا دەڵێت کە ئەم تۆمەتبارانە کە وەک هاکری بەکرێگیرا و ناویان براوە لەلایەن سوپای پاسداران و دامەزراوەکانی دیکەی حکوومەتی ئێرانەوە هەڵمەتێکی فراوانیان دەست پێ کردووە بۆ دزینی زانیاری ئاکادەمی توێژینەوە و داتای تایبەت. 9 کەس لە ئەم 7 تۆمەتبارە پێشترەوە لە ساڵی 2018 لە کەیسێکی دیکە 7 تۆمەتیان خرابووە پاڵ. ئێستا لەسەر بنەمای بەڵگەنامەیەکی نوێ تۆمەتبارکردن 8 کەسی دیکە خراونەتە سەر تۆمەتبارانی ئەم کەیسە و 14 تۆمەت دژی ئەو کەسانە دەرکراوە. لەوانە پلانگێڕی بۆ ئەنجامدانی دزەکردنی کۆمپیوتەری و پلانگێڕی بۆ ئەنجامدانی فێڵکاری ئینتەرنەتی و دەستکێشتنی ڕێگە پێنەدراو بە داتاکان بە مەبەستی سەرانەوەرگرتن. بەوەتەی وەزارەتی داد هەندێک لە تۆمەتبارانی ئەم کەیسە کە ئەندامی کۆمپانیای مەبنان کە کۆمپانیایەکی ئێرانی و بنکەکەشی لە ئێرانە لەوانەیە تا 20 ساڵ سزای زیندانیان بەسەردا بسەپێنرێت. وەزارەتی دادی ئەمریکا دەڵێت کە ئەم کەسانە لە ساڵی 2013ەوە بە فەرمانی سوپای پاسداران هەڵمەتێکی هاوئاهەنگکراویان بۆ دزەکردنی سایبەری بۆ ناو سیستەمی سەدان زانکۆ و کۆمپانیای ئەمریکی و بیانی و هەروە چەندین دامەزراوەی حکوومەتی ئەمریکا جێبەجێ کردووە. ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ئەوروپا و هەروە لە ناوچەکانی دیکەوە وەکو ڕۆژهەڵاتی ناوڕاست ئامانجی سەرەکی ئەم هەڵمەتە بوون. بەوتەی وەزارەتی داد کۆمپانیای مەبناکە لە ساڵی 2013 دامەزراوە لە نێو ئەم هەڵمەتەدا زیاتر لە 31 تێرابای داتای دزیوە. لەوانە داتاکانی HBO کە یەکێکە لە گەورەترین و دیارترین تۆڕەکانی تەلەڤیزیۆنی کەیبڵ لە ئەمریکا. بەپێ ئەم بەیاننامەیە کۆمپانیای مەبنا لە ڕێگەی چالاکیەکانی ئەم تۆمەتبارانەوە زیاتر لە 100,000 هەژماری بەکارهێنەری سەر بە مامۆسایانی زانکۆی لە ساراسەری جیهاندا کردوتە ئامانج و توانیویە نزیکەی 8,000 هەژماری ئیمەیلی مامۆسایانی زانکۆ لە وڵاتە جیاوازەکانی جیهاندا بخاتە مەترسیەوە. ئەم زانیاریانەی کە ئەم هاکەرە بەکرێگیراوانە دزیویانە خراوەتە بەردەست دامەزراوەکانی حکوومەتی ئێران، هەروەها ژمارەیەک لە توێژینەوەکانیش کە ئەم هاکەرانە دزیویانە لە 2 ماڵپەڕی ئێران فرۆشتراون. هاوکات بەرنامەی پاداشت بۆ دادپەروەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ وەرگرتنی زانیاری لەسەر 5 لەم تۆمەتبارانە تا ئاستی $10 میلیۆن خەڵاتی دیاری کردووە. بە پێ ڕاگەیەندراوی بەرنامەی پاداشت بۆ دادپەروەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەم کەسانە تۆمەتبارن بەوەی کە بەشە جیاوازەکانی ژێرخانی هەستیاری وڵایەتە یەکگرتووەکانیان کردوتە ئامانجی چالاکە سایبەریە تێکدەرانەکانیان. لەم ڕاگەیەندراوەدا ناوەکانی بەهزاد مسری، کێوان فەیاز، موجتەبا قەلعەکوهی، ئارمان کۆهزادیان و سابر شەهبازی بڵاوکراونەتەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت ئەم کەسانە پەیوەندیان بە وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی و سوپای پاسدارانی حکوومەتی ئێرانەوە هەیە کە هەروەها لە دەقی ڕاگەیەندراوەکەدا وەک ڕێکخراوێکی تێرۆریستی بیانی ناوی سوپای پاسداران هێنراوە. بەرنامەی پاداش بۆ دادپەروەری داوای کردووە کە ئەو کەسانێک کە زانیاریان لەسەر ئەم تۆمەتبارانە هەیە، هاوکاریان یا چالاکیەکانیان هەیە، زانیاریەکانیان لە ڕێگەی کەناڵە پەیوەندی ڕاگەیەندراوەکان بنێرن. ئەو کەناڵانە کە وەزارەتی دەرەوە ڕاگەیاندووە لەوانە سیگنال یا سیستەمی سربەتۆر. بە پێی ئەم ڕاگەیەندراوە ئەو کەسانەیە کە زانیاری کاریگەر پێشکەش بکەن ڕەنگە شایستەی وەرگرتنی خەڵاتی نەقدی تا ئاسی $10 میلیۆن و هەروەها گواستنەوە ببن. بەڵێ سۆران خاتری لە ناوەندی هەواڵەکانی دەنگی ئەمریکاوە سپاس بۆ زانیاریەکانت. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران لە میانەی سەردانەکەی بۆ عێراق لەگەڵ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە کۆبووەوە و توێژی کرد. قالیباف کە سەر لە بەیانی ئەمڕۆ چوارشەمە گەیشتە بەغدا لە سەردانەکەیدا لەگەڵ ژمارەیەک بەرپرسی عێراقی کۆبوویەوە. سەردانی قالیباف لە کاتێکدایە سەرچاوەکانی حکوومەتی عێراق بە میدیاکانیان ڕاگەیاندووە لەگەڵ نزیکبوونەوەی دواوادەی حکوومەتی عێراق بۆ خۆڕەخکردنی چەک لە دەستی حکوومەت، عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق پەیامی هەڕەشەی لەلایەن گروپە چەکدارەکانی نزیک لە تارانەوە پێگەیشتووە و لە ئیستاژدا ڕێوشوێنەکان لە دەوروبەری شوێنەکەی گیراوەتە بەر. لە راپۆرتەکەدا هاتووە ئەم هەڕەشانەی حکوومەتی عێراق لە راپۆرتەکەدا هاتووە ئەم هەڕەشانە حکوومەتی عێراقی ناچار کردووە ڕێوشوێنە ئەمنیەکان لە دژی فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە ناوچەی سەوزی بەغدا بەهێزتر بکات و بیگرنە بەر.
بله بینر هجام نهاجت چن کنگرس آمریکای چند اندام کنگرس تا خوازارونی کرنه دکن جبو درش نکرنا جزایان لسر هن برپرسن هنگ کنگ و چند سناتور جی خم خود در دبرن لدور کم کرنا قباره و دما راهنان لشکرین هفوشن امریکا و کوریا باشور جبو زانیارین بهترن ها هف پامنر دنگ امریکای کنگرس مریوان همه به مرایه دم باش مریوان اف اندام کنگرس لسر هنگ کنگ چه دبیجن و جزا چنه؟ بله صالح ژمارەیە گەندامی کۆنگرێز داوای ڕوونکردنەوە لە ئیدارەی سەرۆک ترەمپ دەکەن سەبارەت بە درێژنەکردنەوەی هەندێک سزای پەیوەندیدار بە هۆنگ کۆنگ لە خولی یەکەمی سەرۆکایەتی خۆیدا لە ساڵی 2020 سەرۆک ترەمپ فەرمانێکی دەرکرد بە پێی ئەم فەرمانە حکوومەت بڕیاریدا کە چۆن مامەڵە لەگەڵ چین دەکا ئاوهاش لە زۆر بواری سیاسی و ئابووریدا مامەڵە لەگەڵ هۆنگ کۆنگدا بکات پێشتر هۆنگ کۆنگ هەندێک ئیمتیازی هەبوو زۆربیان لابران فەرمانەکەی سەرۆک ترەمپ وەڵامی ئەو ئیدارەکەی ئەو بوو بەرامبەر بە بەرتەسکردنەوەی ئازادی و سەپاندنی یاسای ئاسایشی نەتەوەیی بەسەر هۆنگ کۆنگدا لەلایەن سینەوە ئەو سزایانە لەسەر ئەو کەسانەش دانران کە بەرپرس بوون لە سەرکوتکردنی ئازادی و چالاکی مەدەنیەکان لە هۆنگ کۆنگ ئەم سزایانە هەموو ساڵە تازە کرانەوە و مانی پێشوو کۆتاییان پێهات و درێژ نەکراونەتەوە تا ئێستا نیگەرانی ئەندامانی کۆنگرێز لەسەرەوەی لەسەر ئەمەیە ڕاستی و دەڵێن کە پرسی ماف و ئازادی سیاسی و مەدەنی لە هۆنگ کۆنگ هێشتا بابەتێکی گرنگە و پێیان وایە ئەمریکا دەبێت بە وردی چاودێری گۆڕانکاری و پێشادەکان بکات لە هۆنگ کۆنگا چونکە هێشتا سەرکوتکردنی ئازادی بەردەوامە و ئەندامانی کۆنگرێز داوای ڕوونکردنەوە دەکەن سەبارەت بە هۆکارەکانی درێژنەکردنەوەی ئەو هەندێک لەو سزایانە و چ کاریگەریان دەبێت لەسەر کۆششەکان بۆ پشتیوانیکردن لە برەودان بە مافەکانی مرۆڤ و ئازادی لە هۆنگ کۆنگ بەگشتی ئەندامانی کۆنگرێز دەیانوێت بزانن ئەم هەنگاوە چ پەیامێک بۆ چین و وڵاتانی تر دەنێرێت بە تایبەتی لە کاتێکا پەیوەندیەکانی لەگەڵ چینە لە زۆر بواردا ئاڵۆزن و ئەمەش بەشێکە لە ئەرکی کۆنگرێس یا لە ئەرکی چاودێری کۆنگرێس بەرامبەر بە سیاسەتی دەرەوە ئەندامانی کۆنگرێز دەیانەوێت دڵنیا بن کە بڕیارەکانی حکوومەت لەگەڵ بەرژەوەندی و ئامانجە استراتیژیە درێژخانەکانی ئەمریکا هاوتەری بن و دەیانەوێت دڵنیا بن کە نیگەرانیەکانیان سەبارەت بە بارودۆخی ئازادی بە تایبەتی لە هۆنگ کۆنگ دەبەر چاوگیراون. باشە مەریوان سەبارەت بە ڕاهێنانی هاوبەشی سەربازی نێوان ئەمریکا و کۆریای باشوور کە سەرۆکتران فەرمانیدا بۆ با بڵێن کەمکردنەوەی ئەندامانی سینات لەم بارەیە چ دەڵێن؟ بەڵێ بەفرا دوو سیناتۆر لە هەردوو پارتی کۆماری و دیموکرات کە دوو سیناتۆری پایەبەرز و کاریگەرن نیگەرانی خۆیان دەربڕیوە سەبارەت بە بڕیاری کەمکردنەوەی قەبارە و ماوەی ڕاهێنانی هاوبەشی سەربازی نێوان ئەمریکا و کۆریای باشوور بۆ ئەم دوو سیناتۆرە بابەتەکە زیاتر پەیوەندی بە ئامادەباشی سەربازی و ئاسایشی ناوچەکەوە هەیە نەک مەسەلەیەکی سیاسیت بێ بۆوان بە بڕوای و سیناتۆرانە ئەم ڕاهێنانە ڕۆڵێکی گرنگی هەیە دەبینێت هەیە لە باشکردنی هاوکاری و ئامادەباشی سەربازی نێوان هێزەکانی ئەمریکا و کۆریای باشوور و دەڵێن لەبەرەوەی کۆریای باکوور هێشتا توانای ئەتۆمی موشکی خۆی بەرەو پێش دەبات و بەشداری لە جەنگی ئۆکرانیا دەکات بۆ یارمەتی رووسیا نابێت ئاستی ئەم ڕاهێنانانە کەم بکرێتەوە و داوا لە وەزارەتی بە جەنگ دەکەن ڕوونکردنەوە بدات سەبارەت بەوەی کە ئەم کەمکردنەوەیە ینی کەمکردنەوەی ئەم ڕاهێنانانە چ کاریگەریەک لەسەر ئامادەباشی هێزە سەربازەکانی ئەمریکا و هەروەها کۆریای باشوور دەکات و هاوکاری ئەمریکا و کۆریای باشوور بۆ لە کۆشتەکانیان بۆ ڕاگررتنی هەر ڕەشەیەک لەلایەن کۆریای باکوورەوە و هەروەها دەژڵێن بەهێزکردنی ئامادەباشی سەربازی پێچەوانی هەوڵی دیبلۆماسی نییە بە هیچ شێوەیەک و هاوپەیمانی بەهێز دەتوانێت هاوپەیمانێکی بەهێز لە نێوان ئەمریکا و کۆریای باشوور دەتوانێت یارمەتی دەربێ بۆ پاراستنی سەقامگیری و کەمکردنەوەی مەترسی دروستبوونی ململانێ لەو ناوچەیە. بەێ پامنێرێ دەنگ ئەمریکای کۆنگرسێ مەریوان هەمە سپاسی بۆ وانزانیاریەنتە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودان.
پەیوەندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. دوای ئەوەی ڕەجەب تایب ئۆردۆغان سەرۆکۆماری تورکیا داوای لە داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کرد ڕێگەی دیپلۆماسی لەگەڵ ئێران بە کراوەی بەهێڵێتەوە، ترامپ دەڵێ لە ئیستادا هیچ دانوستانێک لە نێوان واشنگتۆن و تاراندا نییە و هیچ دانوستانێکیش پلانی بۆ داننراوە. بەڵام ئاماژەگەلێکان کە پەیوەندی نافەرمی لە نێوان هەردوو لە دەڵێ بەردەوامە. لە هەمان کاتیش داناکۆکی لەسەر تەنگەی هۆرمۆز بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. هاوکارم ئۆزلەگ یاکساک لەگەڵمانە لە ستودیۆ بۆ زانیاری لەسەر ئەم بابەتە. ئۆزلەم وەک ئاماژەمان پێکرد داناڵد ترامپ دەڵێ لە ئیستادا هیچ پلانێک نییە. هەر ئەمڕۆ ڕایگەیان گوتی هیچ پلانێک لە ئیستادا نییە بۆ دانوستان، بەڵام ڕەنگە لە قۆناغێکدا دانوستان دەست پێ بکاتەوە. قۆناغی با بڵێن ئەم پرۆسەیە لە ئیستا لە چی قۆناغێکدایە پرۆسەی دیپلۆماسیان؟ بێلی بێفرا جوداهەیە گرنگ لەوێ قۆناغێدا ئەس باوەر دەکەم دانوستاندنên فەرمی û têkiliyên yan jî peywendiyên nefermîne wekî ku tejî destnîşan kir Serok Trump îro got ku bi Îranê re bo niha tu danustandin tunene yan jî nehatine plan kirin. Herwa Tehran jî dibêje ji bo vegera danustandinên şert بجih nehatine şertên peyama 17 Hezîranê ya memoranduma 17 Hezîranê. Lê ji aliyên din ve em dibînin ku ji Tehranê peyamên gelek hişk jî tên îro li Iraqê serokê parlamentoya İranê got ku ger İran ji bo şer amade nebe ji danustandinan ew tu encam dernekeve. Lê ez dibêjim xala herî giring li vir da balkişandinê ev ku şêwirmendê Trump Jared Kushner got ku ew jî karbidestekî Amerikaya di pêvajoya Îranê de ye got ku di navbera hikûmeta Amerîka û hin beşên cuda yên hikûmeta Îranê de peywendî hene û ev peywendî berdewam dikin û ev çalakin. Befra em dikarin bêjin ku loma deriyê dîplomasiyê bi vekiriyê negirtiye lê em nikarin bêjin ku danustandinên fermî divê demê de ew ê dest pê bikin diyare. Özlem yani Türkiye gelek welat dibêjin divê pirsgirêk bawekî dîplomatîk werin çareserkirin û her kes dikare vê bibêje. Baş e Tirkiye dikare çi bike ji bo vê yekê? Salih bi rastî divê xalê de Tirkiye xwediyê avantajek giring e ji ber ku xala sereke ev e ku Erdogan do da axaftina xwe ya bi ser telefonê ji Serok Trump re jî gotibû giringiya dîplomasiyê teqez kiribû lê Ankara dixwaze riyên dîplomatîkî vekirî bihêle di rojberê da axaftina xwe ya bi Trump de jî wekî got Ankara pêşgiriya xwe pêşkêş kiriye bo pêvajoyê lê çima Ankara dikare wisa bêje û vê pêşgiriyê bike ji ber ku Ankara hem xwedî têkiliyên xurt bi Amerîkayê re ye û hem jî xwedî peywendiyên dîplomatîk yên bi Îranê re ye bi rastî. Lê herî giring Erdogan kare rastêrast bi Serok Trump re biaxife. Ev jî avantajiyek giring ya heremî û cîhanî dide Erdogan û Ankara'ya bi rastî em dikarin bêjin ji bo Ankara'ya armanc ev e ku ew jî di herêmê de ye û ji van hemû aloziyan bandor dibe bêguman. Pêş li berferehbûna pevçûnek li roja te navîn be em dibêjin û dixwaze a yekê tengava Hürmüzê aloziya wî were çareserkirin û ji bo vegera danustandinan jî şertan ava bike. Türkiye dibêje ku her wiha wekî ku me hefteya borî bi Pakistan û Erebistana Suudî re jî dît ew bi Amerîka, İran û welatên herêmê re bixebite ku li ser vê aloziyê çareseriyekî bibîne. باشە ئۆسلەم ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێن کە تورکیا هەندە کاریگەرەکە بتوانێت هەردوو لایەنەکە بهێنێتەوە سەر مێزی دانوستان؟ بله وکی کو صالح جیگو اوم هفرا دست نشان کر جبر هیزا و جیوپولیتیکا ترکیه کو لیه دنابرا ایران ده یا خودی سینورک هری دریج به ایران ریه پیوندین به ایران ره حتی نها ده استکی
نه ام بیژن د اصهری بلندلی د استکی نه آلوزدارده دربازده که هر وها ev serdema Serok Trump em dikarin bêjin ku di 40 salên dawiya têkiliyên Amerîka û Tirkiyeyê serdema herî xurt xweya dike û herî giring jî her kes nikare her serokê welatê nikare xwe bigihîne Serok Trump lê Erdogan kengî bixwaze dikare lê em dikarin bêjin ku xala herî giring vir da ev e befra sînorên Tirkiyeyê jî rola Tirkiyeyê jî sînor dare ji ber ku د ناکوکین کوکی بنگهین یا د نوبرا و امریکا و ایران ده جی چکن ناوکی بگره حتی اولهی حتی جزاین آبوری تنی بریا انقره نای چاره سرت کرن جبوی جی پسپور و شوپینر د بیژین کو لشونا کو اردوغان هول بده بتنی سری خو بده ناو بنکار به ناو بنکار د بیکور هری باشتر جبو حرمی جی جبو انقره جی اوکو رولا هری راستین یا ترکیه ریار دیپلماسی وکری بهله و جبو وگرا دانستاندن فرمی د ناوبرا هر دویاندا رولک بلیزه. بله. گلک سپاس ازلام جواب آگاهی ته. سپاس. گلک سپاس. هر ل ترکیه هر چندی قانون چارچوبی د روزنامه فرمی ده هات وشاندن جی به جهانی نوی هنجی پیوستی به راپورت که هیا کو ورا آماده کردن و جبو کنسای اولکاری اجتماعی را ورا پیشکش کردن شارزاین یاسای دبیجن کو اف پیواجو پرسان لسر رولا پارلمانی در دخوله و گلو پسند کردن کنسای دکاره ببه دستیواردانک د دستالات پارلمان ده یا نه راپورت ایوب دمیر رونی ده سروی مجاری قانونا çarşeveyê herçiqas di parlamentoda derkeve jî lê nîqaşên ser wî her ku diçe zêde dibin. Li gorî proseyê cîbicikirina qanûna çarşevê di destê Lijneya Ewlekariya Netewî Ango MGK da ye. Heke MGK erê bike wê gavê pêkanê di rojnama resmî da were weşandin. Lê hukuknasî vê yekî bi tundî rexne dikin û wek destdirêjiyek li ser parlamentoyê dibînin. Hevseroka Baska Stenbolê ya Komeleya Mafê Mirovan İHADeyê Parêzvan Jiyan Tosun ev ji dengê Amerîkayê ra şîrove kir û ragihand ku ev yek vêna meclisê ji holê radike. Çiqas kemasî hebe jî derketina qanûna çerçeveyê giring e. Lê duwarê teknîka qanûnî û civakî de pirsgirêkek heye. Ew jî herî dawî yê ku biryarê dide Lijneya Ewlekariya Netewî MGK. Ji ber ku piştî lêkolînên li ser fesihkirin û çekberdana PKK di vî warî de herî dawî xwedî biryarê MGK ye. Vê gavê ji biryara gel ango parlamentoyê dibin biryara MGK cî digire. Ev yek jî duwarê hukûqî dibe sedema pirsgirêkê û vêna gel li derdimîne. Tosun dide zanin ku tiştekî wiha care yekeme ku di dîroka Tirkiyê de pêk tê. Ew dibêje heke Lijneya Ewlekariya Netewî raportê erê neke û bêjên na ew kesên ku di meclisê da dengdan vêna wan gelo nayê tune kirin. Yasanın içeriği, kurduğu dil açısından da bizce bir... Qanûna çerçeveyê duwarê teknîka qanûnî de gelek xirabe û kemasiya di navxwe de dihewîne. Ev cara yekemek ku di daketina zagonekê de zagon Lijneya Ewlekariya Netewî li ser meclisê xwe diyar dike. Evî em duwarê hukûqî de nikarin bipejirînin. Ango Lijneya Ewlekariya Netewî erê neke ev zagon jî nikare têkeve merîteyê. Profesör Doktor Ufuk Uras jî radigîne ku herçiqas kemasî di vê qanûnê de hebin jî lê gavên ku desthilatî davêje dîsa jî giringin û pêdiviyê ku piştgirî were dayîn. Türkiye'deki hukuki düzenleme ile Bi vê nevê di nav vê qanûnê da kemasî hene. Hevî dikin dema parlamento were vekirin, vana jî ji holê werin rakirin. Lê dîsa jî di meclîsê da derbasbûna vê qanûnê gelek giring e. Heke li Tirkiye çek rawestin û aştiyek têke rojeve wê gelek pirsgirêkên din jî werin çareserkirin. Li vê derê ya giring ew e ku desthilatî çi dibe bila bibe heta dawî li peyvî bisêkine û partiyên siyasî jî deste xwe ji piştgiriyê venekişine. Bi hezaran kes ana di girtîgehên Tirkiyeyê ji ber egerên siyasî hatine zindan kirin ku pirê wan jî Kurdin. Li gor daneyan dîsa 125,000 kes jî bi eşkereyan jî veşartî li ser wan lêpirsîn hatiye vekirin û têne darzandin û ew çavrêne ku bên rizgar kirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Stenbol. شەڕان ژ یەکێکە لە گوندەکانی هەرێمی کوردستان و وەک زۆرێک لە گوندەکانی ناوچە سنووریەکان کاریگەری ململانەی نێوان پارتی و پەکەکە و حکوومەتی تورکیایی لەسەرە و
ئەمە ژوای کردووە دانیشتوانی ناچار بن ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن. با پێکەوە راپۆرتێکی خەتاب عومەر لەسەر ئەم گوندە کوردستانیە ببینین. تێدا نوێسایە هەرێمێکا قەدەغەکیریە ژوێرێ پێوە ماتەرسیر سەر ژیانێ هەیە گەر دەرباز ببن. ئەم لە گوندێ شەرانشێنە دماهەیەک خاڵا سنووری دنۆکەدا. گوندێ شەران شاکریستیانان میناکێکا گوندên wêran bûyî. Herçende sê sala dengê top û hêrişan li vê deverê nehatiye ji ber li heftê gehiştina di navbera PKK û hikûmeta Tirkiye û danana çekî ji aliyê PKK û nemana wan li deverên sinûrî. Li hêşta kilîla dergehê gund û malên xwe cihan di destê mercên ewlehiyê da ye. Şerê PKK û şerê Tirka ketin di menteqa me da. Di vî hedîdî da şer çêbîn û ev halê gundî ye. Hînî halê gundî dibînin ka halê gundî çilê hate. Ev gund e û ev gundê ser û hemiyê têk birin, hemiyê têk şûne. Aştî li wêrê çêbî. Muhammed çi tê dane? Em berterefin, em nelgel wanin, nelgel wanin. Em feqîr û şarin. Em ê hatin wêrê bijîn. Me neşû li kesê heye, ne gel çi hikûmetanin. Em li gel hikûmeta xwe. Destsaladdarên hikûmeta Herêma Kurdistanê jî dibêjin kilîla vekirina van gundan li derveyî desthilatên wan e. Lê eger vebûn plana avedankirinê ji aliyê hikûmetê ve amade ye. Ev sala bo mayê sê-çar roja hate vekirin, muwafiqa hate ji cihedê temnî. Xelkê sera gundê xwe dan piştî hingê bo mayê berwextî hatiye sekinandin. Em çaverên em nivîsarê bilind kirîn bo cihedê temnî. بێتە vekirin ve û wextî hate vekirin ji em wek hikûmeta herêmê müsteedin ewa pêtivî bo xelkê xwe hem tiriyê geştiyarî de hem tiriyê felahetê de ewa pêtivî bi rêga ban û kehreba av em dê bo encam dist. Li Bexda ev şerre weke şerrekê sepandî li ser xelkê sivêl dihête pênasekirin û hewl têdan bi yasa û destûr ev 36 salên xelkê zerermend were qerebû kirin. Zarara van kesaya hatiye kirin. Em dê daxwazekîn du qonağayek gel Tirkiye baxivin ku piştî ev prosesa aştiyê hatiye rêvebirin û gehiştî encamekî baş ku rêkê bi xelkê me bihête danê ya duyê jî eva qerebûkirina wan ya madiye ku ev çendîn sala gundê xwe mehrûm bîne neçûyne ser gundê xwe. Di navbera asayişa welatan û hesreta gundnişînan da 341 gundên sinûrî li sinûrê parêzgeha Dûkê û îdara serbexûya Zaxo hêşta wek dîlên cengekê bêencam mayne. Bo vî xelkî niştîman nebtinê axe belku dergehekê qufil kiriye ku mêjûyeke kilîla wê winda bûyî. Niştîmanekê şare ku xudan wê mafnîne têda tena binivît. Xetab Umer bû dengê Amerîka. Zaxo. لی باجار کوبانی روجاوا پشتی کو رونشتوانین هند تاخان هیویا خو ج اواکرنا سیستم که آوریج ج عالی شاردری و برین وان بریاردا کو بخوا تف بگرن محمد حیدر و جیران وی پرکوم کرنو دست به دانینا بورین آوریج کر رضوان بیزار د و راپورت دا بحثا پروژه محمد حیدر و جیران وی دکه پشتی کو خلک و تاخا باشورا کوبانی هیویج شاردری بریکو پروژه کنال آورجش بو تاخوان چکه محمد حیدر بجران الخرا پرا کوم کرن داکو لولایم بکرن و بهونگی به شاردری را دست به کار بکن ده یکم پروژه دا کو پشتی بویر داوی و پیواژه انتگراسیون تی جیبجی کرن چه قاسم محاوله کرد بریدی گو پره متنه نه امکانی متنه مجی رابو مثلا خودی و شارعی و تاخه دندری باجار کوبانی دا معانیات پره توب کردن هر ماره که $100 و مشروع ما دست بكر مشون أوليات أي بلدية وأيدي العامل أي بلدية وهناك فريج ملت يعني تفي سوزن كجالي حكومات فاج دست بيكا انتجراسيون و هاتنا داين كو همو خدمات اجبو كوباني ورم بيشكش كرن لرونشتوان دبيجن كو حتى نهاتو خدمات تنيا وغازن جانج خرابون الريان وكورتن دو كولانا دا كزرار ددن واسطه ينوان دكن والله كو موجنا عجلات كو اسعافك دوره ماذا سريع ده كو
كود مدوهما كابد والله العين فرد اللي تخيل ما قصدي من النا شو أساد من أو نتشي بيلي بارشوا فوران خوينه جبلی وی که جبر لازمونا پاکیجی و کمبونا چوپه د کولانا دا و به بلندبونا پیلا گرماهی را ایدی پزشکن کوبانی جبلاونا نخاشیان هشیاری ددن و دیار دکن کو پیوسته چارەسەریان دەمدرێژ بۆ پرسکرێکا چۆپێ بێن دیتن. امراض هون معدي برن بي طريقي هون بيجي كونن بلوفم طريقي حشرات هون كل سر فيجا ماري ام بيجن سر زباله ودنن بيرودون مثلا دكفنا مالون اون فونجي حدون زياده بلوتكن امراض هون بكتيري بشكل اساسي ومع هذا مشاكل هون دني فطرين اون او شيء جالي خوفا سروكا شاردريا كوباني داخو ياكرنكو وان سوز جبارزگر حلب ورگرتنا داكو بروجين تشيكنا ريان ببيك بينن لحطانها سوز نهاتنا جه هروها آلاوین کم کردن و راکرنا چوپه کفنن و پیدوی وان به نوجان کردن و چیکرنه هیا. تفیکو وان داخاز آلاو و ماشینه نوج پارزگاه حلب کردن جی لحتا نها تو برسیف نگرتنه. باش حلب خاصنا مجالك آليات راكرنا بيوسي هنا عاجل يكو بمجرك وأمكان بنفي برسكريكي شوا شار سر بكن لما حتى نهضا هين تو برسيف ناطية جبركو إمكاني أو قصبر دست حلب دايشتنانا جبونا وقف كماسي هنا دملي نظافة دتنا تشكر بازار کوبانی کو پشتی شر لدیجی داعش سدی حیشتی هاتو برو خواندن سال به سال هن پروژه جالی ریوبریوا لدهات جیبجی کرن لبله به تفکر آواکرنه و برفرهبونا باجرا پیوستین بردوام به پروژهان چه دبن رضوان بیزار دنگ امریکا کوبانی لکاتێکدا تەکنۆلۆژیای مۆدرن و مۆبایلە زیرەکەکان دەتوانن لە چرکەیەکدا هەزاران وێنە بگرن بەڵام ستودیۆکی کۆن لە شاری قامیشلۆ هێشتا ئەو کەش و هەوا کۆن و ڕەسەنەی فۆتۆگرافی جارانی پاراستووە. ستودیۆی ئەلزەهرا کە یەکێکە لە کۆنترین ستودیۆکانی فۆتۆگرافی لە شارەکەدا گەنجینەیەکی یادەوەریەکانی دەیان ساڵەی تێدایە و نەریتێکی بە زیندوی هێشتوەتەوە کە تا ڕادەیەکی زۆر لە سەردەمی دیجیتاڵیدا نەماوە. ئەمجد کردو راپۆرتێکی لەسەر ئەم جێگایە بۆ ئامادە کردوون. دناوا ئالاوێن کەڤن ئێن ستیدیۆدا زاکار ئەحمەد کو 36 ساڵە پێشەیە وێنەکشاندنێدا دەخەبتە کارێ خۆی ڕۆژانە دکە. زاکار کۆفێرکارێ دامەزرێنەرێ ستودیۆیە ji berî 10 ساڵان ve berpirsiyariya parastina vê derê girtiye ser milê xwe. زود از رحمتي فرج ابو العزقين يعني عم بهدور كار دكن بس استلام استوديو اف شغلي 10 سال بشتي وفات كر حجي طبعا ازو ياسر عم بهدور عم شغلي زوده از زرت كتم ضغطه متصورات واي فوتو تصورات استودیویا الزهرا د سال 1978 ده جالیه فرج عثمان و هاتبو وکرن و بوبو بشک جبیرانین و ناسنامه خلکی قامشلو تفلیکو فرج عثمان د سال 2017 ده کوچاداوی کر و کروی دست پیشه بردا لبله سرداناوی بو استودیوی هستا وان روجان ودگرینه سود قرتن تقولن خلكي حفتيك بازروج حتى قول صوتي وقت هاتن شادن حلبي شامي ويشاقي صوت طبعا حتى قول مخابر فرتشيبن ويشاقي حظاو نصدو حفتي وحشت اساسي محل طبعا بريم يجي بير دكاتن شغل ايجو سافري ايجو ما استنى فرما اجت عمري 12 صار بو از دكاتن شغل بير از مدرسه دكاتن بو عطله مدرسه از دكاتن شغل بير اتشكين في مثل الشغل بتشكو معالي يذكر يعني صوتي خاكيت قرتن درباز من بيرفر هديدي اجي علمي الشغل ده دناوا سالان ده ریباز و آمورن وینیان جشوشتنا فیلمان و اودین تاری و گوهستن بو سیستم دیجیتال لیش بو زاکار جداهی تکنولوژی نرخا وینین بری و زحمت آوان کمناکه بري براسي صورة دي تحميد حمى يدوي بو يعني الفر ما صورة حمض على النيجاتيف مثلا بري تشلو بري فوتوشوب دركبه رتوش بون رسم بون حمى وصورات قلت طبعا ده اسبوع كانت خلاص نضبط طباعات باعتبار ماكينه طباعه الفرتنا بون ما تش عندنا حلبي انا خلال دقيقه الصورات تصير فوتوشوب شيء تكون جيت طبعينا باعتبار اجزاء حديث ذاك وبلكي وديت شلو طبعا چوینا دامزرینری و وگوهستنا تکنولوژی نکاریبون کودری استودیو الزهرا بگرن دروجا جیهانی یا وینا کشاندنه ده اف در دمینه شاهد زندی لسر بیرانین باجر و نفشه کو وینا کشاندنه گرنه بشک جدیروکا قامشلو امجد کردو دنگ امریکا قامشلو
امجه قامش رجي بتشن هوليري ولا عينكاويا كتاخك مسيحيه هوليريه ده فستيفال كتري دا بينجو دو جورين تري هاتن بيشكشكرن فستيفال بالي دكشين سر خباطه دجواره جوتكارين مسيحيين كو كفنا شوبيا چاندنيا تريا عينكاوي د باريزنو برهما خواه و دگوهزن بو مویج سیرکه وواینه دیار جمال راپورتکه کاتێک ماندووبوونی جوتیارێک و بە پیتی خاک دەبنە یەک بەرەمەکە دەبێتە تابلۆیەکی ڕەنگاوڕەنگ لە ناو دڵی عینکاوەدا سەلوان پیاوە جوتیارێکی کریستیان بە بەرەمێنانی 52 جۆری جیاوازی ترێ کە چواردەیان بێتۆن جەژنێکی بۆ بەرەکەتی زەویەکەی گێڕا ئەمە فرەتە دایکی سەلوانە هاتووەتە فیستیڤاڵی ترێ تا شانازی بە بەرهەمی کوڕ و هاوسەرەکەی بکات و بڵێت ئێمە بێڕکابەرین لە بەرەمێنانی جۆرەکانی ترێ سەلوان لە منداڵی حەزی دەکرد لە زراعەت ئەو شتە خۆی بابی ئیشی ئەوە بوو یعنی زراعەت و ئەو شتانە ئەویش دائیمە لە منداڵی هەر لەگەڵ بابی دەبوو کە بابی نەخۆش بوو مەزبوور بوو ئەو ئیشەی دەکاتن ئێستا والله نوعی کشمیشی زۆر باشەوانی بێدنک تقریبا زۆر ئەنواعی هەیە لەوانە ڕەش و سپی هەیتی ئەوانی پێشتریژ ڕەژمیری ترێی ڕەش ساکە هەرە جۆرە باشەکەی ئەو ترەیە کە لە عینکاوە بەرهەم دێت و ناوی باپیری سەلوانی لێنراوە چونکە کاتی خۆی بە دەستەکانی ئەو چێنراوە هاوڵاتیانی کریستیان و میوانان خۆیان پێنەگیرا و ناوبەناوە چەندانە ترەیەکیان لێ دەکردەوە و تامیان تاقی دەکردەوە بە کوتەی بەشداربووان ترێکان تامیان جیاوازە سن نوعمان هي يعني مطعمه وشي دري متربكرها طعمي هيل دا طعمي فراولات دا طعمي عندك يعني بروبومي دي كلا قالي تيكلاو دكاتن براستي او زور دقمنها يعني لجيان او تريانيها بس او عندي استلو اللي را عالم دبيني هاري كدو علاقه وسي علاقه تري دباتن شو كدري وتري خومانا با ئامادەبوونی بەرپرسە باڵەکانی کریستیان لە ناو فێستیڤاڵەکەدا جاختکردنەوە بوو لەسەر پاراستنی شوناس و ناوبانگی ترێی عینکاوە کە لە مێژوودا بە بەرهەمە زەنگینەکەی ناسراوە ئەم بەربوومێکە ئەمڕۆ لێرە دەبینین بە دڵنیاییەوە ئەگەر بتوانین بە پرۆژەیەکی گەورەتر بە کەمیەیەکی گەورەتر بەرهەم بهێنرێ بە دڵنیاوە دەتوانین لە بۆ شارەکانی دیکەی کوردستان بنێری و هەروەها لە بۆ شارەکانی دیکەی عێراق بنێری و لە بۆ وڵاتانی دراوسێش ئەمە ئەم بەربوومی کشتتوکاڵیە بەربوومێکی زۆر گرنگە و بندڵنیام ئەو کارە مستەقبل و دوا ڕۆژێکی زۆر باشی دەبێت ئەو ترەیە کە جوتیارە نمونەیەکانی کریستیان لە سنووی عینکاوە ساڵانە بەرهەمی دەهێنن لێی وشک دەکرێتەوە بۆ کشمیش و بەشێکی زۆرشی بەکار دێنرێت بۆ شەراب و سرکە ئەمە جگەلەوەی دەنێردرێتە بازارەکانی هەرێمی کوردستان فێستیڤاڵی ترێ هەموو ساڵێک کریستیانەکان ڕێکی دەخەن و تێیدا تەنیا نمایشکردنی بەرەکەتێک ناخەنە ڕوو بەڵکو دەیانەوێت بڵێن جوتیارە نمونەیەکانی کریستیان بەرهەمەکانیان سەرنجڕاکێشن دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە میوزیک ژەن و دەنگبێژانی لاوی شارەکانی هەڵەبجە خانەقین کۆیە دەربەندیخان و کەلار 5 گروپی کوڕان و کچانی گەنج گەشتێکیان بەنێو گۆرانیەکانی ساڵانی 1920 بۆ 1940 کوردی کرد فەرحان هەورامی راپۆرتێکی لەسەر ئەم گەشتە موسیقایە بۆ ئامادە کردوون. هەڵەبجە ئامێزی بۆ کۆنسەرتێک کردەوە کە گۆڕانکاری و گەشەی سەدەیەک لە هونەری کوردی لە خۆگرت بوو لە هەڵەبجەوە تا خانەقین گۆرانیە فۆلکلۆریەکانیان بەسەر کردەوە. بێگومان گۆرانیە کۆنەکان چێژی خۆیان قەت لە دەست نایەن لە بەرەوەی بەدڵ وتراون و چێژێکی جیاوازیان تیا بەڕاستی بەڵام ئەگەر ئێمە هەڵسین بە دووبارەی بێنەوە بە بەرگوێی گەنجەکانمانە ناتوانەوە چێژەی لێوەرگن بۆیە بێ دەستکاری کام بکەین و بە شێوازێک کە بۆم سەردەمە بگونجێ.
گەنجانی میوزیسیان کە پێشتر لە سنتەرەکانی گەنجانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕاهێنانیان پێکرا بوو بە ئامێرە میوزیکیەکانیان بەشداربوونی کاریگەریان هەبوو لە زیندووکردنەوەی گۆرانی و ڕەسەنایەتیە فۆلکلۆریەکاندا. زۆر گرنگە. ئێمە ئەمڕۆ لێرە مێژووی سەدەیەکە گەڕێنینەوە لە سنتەری چالاکی گەنجانەوە، هەر یەکێو لە شارێکە بە هاوڕێ میوزیکەکانی ترمان شادبینەوە. ئەگەر تۆ گەنجێک بی لەناو شارێکی بچووکی شابی خەریکی میوزیک بی کاتی ئەم چالاکیانەوە هاوڕەکانی تری شەبینی ئەبینی چەند گەنجی تری وەکو تۆ هەیە کە خەریکی ئامێری مۆسیقان بێگومان. کچان و کوڕانی دەنگبێژ ئامادەبوانیان برد بۆ گەشتێکی کاتی لە ناو مێژووی میوزیکی کوردیدا لە ساڵانی 1940 هەتاوەکو 2026 هەنگاو بە هەنگاو بە پێی ساڵەکان شاکارەکانی هونەرمەندانی کوردستانیان زیندوو کردەوە و بە وەفاداریەوە یادیان بەرز ڕاگرتن. بەزدی شتێکی زۆر باشانی ها یەکتر دەناسینەوە و هەمومان پێک دەگەین و هەریەکێک هونەری خۆیانی شاری خۆیان دێن پێشکەش دەکەن زۆر باشە. گۆرانیەکان لە خانەخین کە هەڵمان بژاردووە ئەوەی ئامان هەیە ئامان کە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی پەنجاکان. هونەرمەندی دیاری هەڵەبجە و هەورامان عادل هەورامی بە پێشکەشکردنی بەشێک لە بەرهەمەکانی بەشدار بوو. بەتایبەتی هەڵەبجە پێویستی بە زۆر شت هەیە، نەک هەنەری معنەوی مادی، یعنی ئەوەی بەسەر هەڵەبجە هاتووە لە مەسەلەی کیمیایە، لە مەسەلەی ئەعداماتە، لە مەسەلەی ناخۆشیە، لە مەسەلەی ناڕەحەتیە، یعنی بەڕاستی پێویستی بەز کاری جوانەیە بە خزمەتی جوانشکە. یەکەم شارە کە لای من شاری ڕۆشنبیری، شاری ئەخلاق، شاری جوانی. کۆنسەرتەکە لە هەڵەبجەوە پەیامێک بوو کە ناسنامەیەکی دیاری هەڵەبجە هونەرە و ئومێدێکیش بوو بۆ دەنگبێژانی کوردستان تا بتوانن بە ئیلهام وەرگرتن لە گۆرانی و دەنگی هونەرمەندانی فۆلکلۆر داهاتوویەکی گەشاوەتر بۆ هونەری گۆرانی کوردی بە تەواوی شێوەزارەکانیەوە بنەخشێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. قەیرانی ئابووری ئەوروپا کاریگەریەکی بەرچاوی لەسەر ئابووری ئیتالیا هەبووە. لەم ساڵانەی دواییدا ملیۆنان گەشتیار سەردانی ئیتالیایان کردووە بە تایبەتی بۆ شاری میلان، بەڵام سەرڕای بژانەوەی گەشتیاری زۆرێک لە خاوەندوکانەکان لە میلان لە 2 ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی کێشەی دارایی جدی بوونەتەوە. هەندێک لە بازرگانەکان دەڵێن تەنانەت لە کێشەدان بۆ ئەوەی کرێی دوکانەکانیان بدەن و تا دێت بەردەوامبوون لە کارەکانیان قورستر دەبێت. راپۆرتێکی حەمید مستەفا لەم بارەیەوە پێکەوە دەبینی. باژاری میلانۆ لە ئیتالیا یەک ژوان باژارانەک و بجوانی و خۆشکبووناخوا باڵا گەشتیار و تۆریستان کێشاندیە سەرخوا و لە هەر دەرێ جیهانی و ئەوروپا گەشتیار ددەم ساڵە هاوینێدا بەراخوا دەدن وی باژاری داک و دەماخوا دەرباز بکەن. Ez difikirim ku Milano bajarekî pir xweşik e ji bo min. Ji bo mînak ez vek modelek dixebitim. Ji ber vê yekê ji bo kar û xebatê min pir guncav e. Pir kes ji Milano hez nakin, ez fam nakim çima. Hûn dikarin di nava 25 deqeyan ji cihekê xwe bigehînin cihekê dî. Ji ber ku ez bi veguhostina giştî hatçûnê dikim. Beriya 2 salan zêdetirî 2 milyon geştiyaran serdana wî bajarî kiribû. Lê di nihada ji ber sedemên siyasî û aboriyên Ewropa û bi taybet İtalya geştiyar pir kêm bûne. Yek ji kesên ku bi salane karê wênekêşana ser cadeyê dike. Dibêje ji ber wan sedeman bajar di îsal de bi çolî tê dîtin û geştiyar
پرکیم بونه. روشا آبوریا اروپای باندورک مزن لسر ایتالیای کریه. اجی وکه وینکیشه که سرجادهان بسالانه وی کاری دکیم و سال در بازبویی به میلیونان گشتیاران برای خوددان ایتالیا به تایبت باجار میلانو لینها خودین دکانان بزوری دکارن کرین خو بدن. ایتالیا یک جوان ولاتانه که به دری اروپا تناس کرد و پر جاران پیکا هاتنا پنابرین زیده کتیا روشک دجوار ده و خواه دناوا آلوزین مزنده دیتیا دهیلا آبوری ده. باجار میلانو ل ایتالیا یک جوان باجارانه کو هری زیده گشتیار لحمو اروپا بری خود دنه به تایبتی ددم سالا هاوینه دا لی دو سالن در بازبوی وکی که او بخوشی دبیجن پیکا کشین سیاسی و نافخویین ولاتین اروپی آستا گشتیارا هری کم بویا دوی دم ساله دا افجی زراره که مزن سر آبوریا وی ولاتی کریه. حمید مصطفى دنگ امریکا، میلانو، ایتالیا. کۆمپانیای سپیس ئێکس دوجار توانی یەکێک لە گەورەترین کەشتی ئاسمانیەکانی خۆی کە چەند هەفتەیەک بوو لە زریای هێندی داگیری خواردبوو بیگەێنێتەوە ئاوە ئارامەکانی لە نزیک دۆرگەی کریسمەس. کەشتی ئاسمانیەکە ناوی کەشتی چل بووە و لە 11هەمین گەشتی تاقیکاری کۆمپانیەکەدا نێررایە واڵایی ئاسمان و دوای گەڕانەوەی بۆ سەرزەویش بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو لە زریای هێندی نیشتەوە. بە پێچەوانەی گەشتەکانی پێشووتری سپیس ئێکس ئەم جارە کەشتی ئاسمانیەکە دوای نیشتنەوەی هەڵنەوە شایەوە و توانی لەسەر ڕووی ئاوەکە بمێنێتەوە. هو لور لواشنطن پایتخت پایتخت خواهج بو پیشبرکا اتومبیلین اندی کارز آماده دکه که دی روجن شمی و یک شمه 22 و 23 و مهه بره و بچه. او پیشبرکا که دی شیواز پیشبرکا فرمولا 1 دبه دی چارچوه پیروزباهی 205 سالی سرخوبون امریکای دبه که ریوبری سروکی امریکای دونالد ترامپ با آوائی که تایبت بالکشاندی سر. ارگانیزر دبیجن که ده بزا اتومبیلان ده ناوا کلان واشنطن ده بگی 300 کیلومتر ده دمجمیره که ده تشتکی بالکشه. او جاره یکم که پیشبرکک وها لناوا واشنطن پایتخت دبه و بری هفته که گلک ریو کلان هاتنه گرتن جبوی. بەڵێ کۆنگرەی ئەمریکا دەستی کردووە بە پشووی هاوینەی خۆی و با بڵێن سێناتۆرەکان پێدەچێت بۆ چەند هەفتەیەک کۆنگرە بەجێ بێهێڵن و بڕۆن بۆ پشوو بۆ شار و شارۆچکە و زەیدی خۆیان. بەڵام ساڵح وەک دەزانیت ڕاستە ئەوان لەم ماوەیەدا ئیش ناکەن لە پشودان، بەڵام دۆسیە گرنگەکانی وەک سیاسەتی دەرەوە و هەروە دۆسیە گرنگەکانی با بڵێن ناوخۆی ئەمریکاژ وەکو پرسی بوجە و شتانە هێشتا لەو پرسنانن کە کاری لەسەر دەکەن. بەفراو تایبەتمەندیە ئیساڵژی خوا منها خۆش میوانی خۆ مەریوان دەدەزنە تایبەتمەندیە ئیساڵ کۆ پشووی ئیساڵ تایبەتە ساڵین بەری ji ber ku hilbijartin heye meriwan bêhtir vê meselê zanê bêhtir şarezayê vê derbarê de kajmera bibêje taybetmendiya pişûya îsal çi ye? بەڵێ هەموو ساڵێک هەردوو دەستەی کۆنگرێس هەردوو خانی کۆنگرێس سینات و ئەنجومەنی نوێنەران لەسەر پشووی هاوینەیان ڕێگەکەون کە ئەو ماوەیە کە هەموو کاروباری یاسادانان ئەوەستێت. چەند هەفتەیەکە ئەنجومەنی نوێنەران لە پشوودایە و چەند زیاتر لە هەفتەیەکیشە ئەنجومەنی سینات لە پشوودایە، بەڵام وەکوتو بەم مانایە ئەوە ناگەیەنێت کە کارەکانیان وەستاوە بەڵکو زۆربەی زۆریان کە گەڕێنەوە چنەوە بە ویلایەتەکانی خۆیان. تەواوی ژمارەیان ئەنجومەنی نوێنەران 435 ئەندامن و ئەنجومەنی سینات 100 ئەندامن ئەچنەوە بە ویلایەتەکانی خۆیان. بەڵێ کات لەگەڵ ماڵ و مناڵ و خزم و کەسوکاریان بەسەرە بن و پشووەدەن، بەڵام لە هەمان کاتیژە فرسەتێکی زۆر
زۆر گەورەیە بۆ دیدار لەگەڵ ئەو خەڵکانەی کە ئەمان نوێنەرایەتیانەکەن لە ناوچە جیاوازەکانە نوێنەرایەتی خەڵکەکەن کۆبوونەوەیان لەگەڵاکەن دەیان چالاکی کۆمەڵاتی سازەکرێ بۆ گوێگرتن لە خواست و داواکاریان و هەروها بۆ ڕوونکردنەوەی ئەو کارانەی کە ئەندامانی هەردوو خانی کۆنگرێز لە ماوەی مانوەیان لە دیسی بۆ ناوچەکانیانەکەن بەڵام ئەوەشی کە جێی سەرنجەوەی لە ماوەیە وەکوتم زۆربەی زۆریان کاروبار بەڕێوە بن ستافەکانیان بەردەوامە بن لە کارکردن لە دیسی لە ناوچە جیاوازەکانە بۆەوەی کە ئاسانکاری بۆ کاروباری خەڵک بکەن بۆی کە پێیانەکرێت. ساڵح ئاماژەی بەوەی میترم کرد با بڵێن هەڵبژاردن و یەک لە جیاوازیەکانیشیان هەڵبژاردننی میترمە کە پێدەچێ با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری بخاتە سەر پشووی ئەم ساڵیان. پشووی ئەم ساڵ زۆر جیاوازە لە پشووی ساڵی پار چونکە هەموو 2 ساڵ جارێ ئەنجومەنی نوێنەران تەواوی ئەنجومەنەکە ئەبێت هەڵبژاردنیان بۆ بکرێتەوە هەر 435 ئەندامەکە ئێستا لە گەرمەی هەڵمەتەکانی هەڵبژاردندان کە قەرارە یا بڕیارە لە سەرەتای مانگی 11 بکرێت بۆ ئەندامەکانی سیناد نزیکەی 35 ئەندامیان هەڵبژاردنیان بۆ کرێتەوە لەبەرەوە هوکە ساڵحوتی لەم ماوەیە زۆر بە گەرمی خەریکی ئەو هەڵبژاردنانن ئێستا لە قۆناغی بۆ هەنێ لە ناوچەکان زۆربەی زۆریان لە قۆناغی هەڵبژاردننی سەرەتایی واتە پارتەکان نوێنەرایەتی خۆیان بۆ لە ناوخۆی خۆیانە هەڵبژێرن بۆی کە بزانن کێ باشترین فرسەتی هەیە بۆی کە لە هەڵبژاردننی گشتیا بەشداری بکە دوێنێ شەو لە ئالاسکا و لە چەند ویلایەتێکی تر ئەو هەڵبژاردنانە بەڕێوە چوو و بەردەوامە بن لە ماوەی 1-2 هەفتەی داهەتە کۆتایی پێدەوانە. ببوورە ساڵە هەرویستم ئەوە بڵێم کەواتە بۆ ئەوانەی با بڵێن کە ئاشنانیان لەگەڵ سیستمی هەڵبژاردن لە ئەمریکا دەبێت وەک ئاماژەت پێکرد ئەوەیە کە ئەندامانی با بڵێن ئەنجومەنی نوێنەران هەموو دووبارە هەڵبژاردن ئەکرێتەوە و دەستنیشان دەکرێنەوە بەڵام وەکوتت لە سینات تەنها چەند کەسیان وتت کە هەڵبژێرە بەڵێ هەموو 2 ساڵ جارێک بۆ ئەنجومەنی نوێنەرانە هەموو 6 ساڵ جارێک بۆ ئەنجومەنی سیناتە بەڵام ئەوەی ئەنجومەنی سینات لە کاتێکی دیاریکراودا نیە بۆ نمونە لە مانگی 11 کە سیناتۆر لینزی گرام کۆچی دوایی کرد ئێستا هەڵبژاردننی بۆ کرێت لە مانگی 11 ئەم ساڵا بۆ جێگرەوەکەی 6 ساڵ دوای ئەوە هەڵبژاردن نەکرێتەوە بۆی کە دووبارە بۆ کەسێک کە هەڵبژێردرێتەوە بۆ پۆستە ینی واتە هەر 2 ساڵ دەبێت سەیەکە سیناتۆیان لە ئێستاە تقریبن وایە بەڵام ڕەنگە بگۆڕێ بۆ نمونە لە چ کاتێکە ئەو سیناتۆرە جێگرەکەی شتێکی باڵکێش بڕاستی بەلکی بینەرژی هەنێکی بکێم وەیەکێ زانە بن دیرۆکە ئەمریکایەدا هەردەم واچێبووە ڕەنگە جارێکی ئستیسنا بووە پارتیا پارتیا کو لەسەر حکم بێژین برێڤەبەری دەستی وان دەبووە ئەو دمترم داشکەستنە ئەو ینی شتێکی عجێبە چما مای لە کۆڵینەوەی و سەرنجدانە بەڕاستی لە زۆربەی زۆری ئەو هەڵبژاردنەی کە کراوە هەمیشە ئەو پارتەی کە لەسەر دەسەڵاتە بە تایبەتی کە سەرۆکایەتی هەیە لە هەڵبژاردنەکانی ناوەندی کە لە 2 ساڵی یەکەماکرێ زۆربەی زۆری کاتەکان وابزان یەک ئیسtisنا هەیە پارتەکە سەر ناکەوێت ئیترەمە تقریبن بۆ لە هەنێ حاڵەتە وا دیارە بۆ حاڵەتی دەرونی خەڵکی ئەمریکایە چونکە پێی حەز بە باڵانسی دەسەڵاتەکەن هەمیشە ئێستا لە کاتی ئێسایە سەرۆکایەتی ئەنجومەنی سیناد و ئەنجومەنی نوێنەران هەرسێکیان لەژێر دەسەڵاتی کۆماری خوازەکانان و هەنێک بۆچوون هەیە کە خەڵکی ئەمریکا هەنێ جار بەوە دڵخۆش نین حەزەکەن کە کۆکۆی پێڵەن چێک و باڵانس بەرپرسیارەتی و چاودێری هەبێت لە نێوان دەستگاکانی حکوومەت و سینات و ئەنجومەنی نوێنەراندا و هەروەها مەریوان ئەوە ژاماژە پێ بکەم کە با بڵێن ئەندامانی کۆنگرس بۆ ئەوانەی لە هەڵبژاردنیان بۆ دەکرێت شانسیان زۆرە کەوتونەتە با بڵێن ئەم قۆناغەوە لە بەرەوەی ئەمە دەرفەتێکم پشووەش کە بتوانن تیا بانگەشەکانی هەڵبژاردننی خۆیان بە شێوەیەک لە شێوەکان ببەنە ڕێوە وانە دەرفەتێکی زۆر لەبارە چونکە زۆربەی زۆری خەڵک هەتا مانگی نۆ ڕاستی زۆربەی خەڵک بڕیارەیە بە چ لایەکات دەنگ بن لەبەرەوە کە ئەنجومەنی سینات لە ناوەڕاستی مانگی نۆیە ئەگەڕێن
بگەڕێنەوە ئەنجومەنی نوێنەران بڕیارە لە کۆتاییە مانگە لە سیویەکی مانگی هەشتا بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان بەڵام دوای ئەوەش چەندین دەرفەتیانە بێت بە تایبەتی لە دوا هەفتەی هەڵمەتەکانی هەڵبژاردندا لێرە هەڵمەتی هەڵبژاردن ناوەسێ هەتاوەکو هەڵبژاردن تەواو بێت لەبەرەوەکە مەگەڵێکی کێماگەر بسی چەل چرکەیەکیدا مەها بێ ئەوە کۆنگرەی کۆماریان هەیە لە تێکساسی باری هەنێکی بەحساوی بکردمە ئەمە یەکەمین جارێکە کۆماریەکان لە کاتی هەڵبژاردننی ناوەڕاستی بڵین کە دو ساڵی یەکەمە لە دیموکراتەکانی ژنیان کردووە کۆنگرە بەستن بووە لە دەنگی ئەمریکا ئێمە بڕیارەکە ڕووماڵی ئەو بابەتە بکەین لە بەرەوە شتێکی زۆر زۆر تایبەتە چونکە لە مێژووی ئەمریکادا ئەم کۆنگرێنە بەسراوە ئەمە یەکەمین کۆنگرە بێت و زۆر زۆر وەکو 4 ساڵێ هەر 4 ساڵان جارێکی وێجارێ 2 ساڵان جارێکی گەلێک سپاس سمەریوانج بۆ ئاگاییەنتە بینەرە هێژا ئەم لە ڤرژی دەکەن داویە vê بەرنامەیە ئیرۆ حتا جارێکە دن بمینن دەناو خێر و خۆشیەدا هەر شاد و بەختەوەر بن.